بەڕێزان و خۆشەویستانم، مرۆڤی موسڵمان لە کاروانی خواناسیە سالکی طریقەی دینداری لەسەر خوانی خواناسی هەندێک جار تووشی فتور و بێتاقەتی ئەبێت، سارد ئەبێتەوە و کاڵ ئەبێتەوە لە تاعەتەکانی. کاڵبوونەوەی ئینسانی موسڵمان لە تاعەتەکانی حاڵەتێکە لە زمانی عەرەبیا و یان نەخۆشیەکە لە زمانی عەرەبیا پێوتێ فتور. فتور لە فترەوە هاتووە، واتە لە دوای ئەوەی نەشاطێکی زۆر باشی هەیە لە دینداری و تاعەتە لە پڕ تووشی حاڵەتێکی وەستان ئەبێت، تووشی کاڵبوونەوە و بێتاقەتی ئەبێت لە تاعەت و عەبدایەتیەکانی. هۆکار زۆرە بۆ ئەمەی کە ئینسانی موسڵمان ئەم حاڵەتەی بۆ دروستە بێت. یەکێک لەوانە زیادە ڕەویکردن لە توندی لە دینە کە لە شوێنی خۆیانە بێت. طبعا توندی لە دینە زۆر گەورەیە، یا یحیا خذ الكتاب بقوة، ئینسان ئەبێ لە دینە تند و تۆڵ بێ، بەڵام ئەگەر لەسەر عیلم نەبێت تند و تۆڵیەکەی شل ئەبێتەوە، هێواش ئەبێتەوە، تووشی فترە ئەبێ. هەندێک جار غافڵ ئەبێ لە ئەذکاری خوا، ذیکرەکان وردە وردە غافڵ ئەبێ لێی، وهای لێکە تووشی فترە ئەبێت و ئەو تاعەت و عەبدایەتی بە جوانیە نامێنێ. هەندێک جار پەیوەست ئەبێ بە کۆمەڵە شەخصەوە، بەتاتی شەخصی زیندوو کە هەڵەیەکی لێ ئەبێنێ تووشی فترە ئەبێ. ئەمە لە گەنجە ئەم حاڵەتە زۆر ڕوئەدا. مامۆسایەکی ئاینی زۆر خۆشەوێ، کەسێکی داعی و بانخوازی زۆر خۆشەوێ کە هەڵەیە لە بانخوازەکە ئەبینێ ئەوەستێ. بۆی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ من کان منکم مستەنەن فەلیەستەنە بمن مات. ئەگەر کەسێک لە ئێوە ئێوێ شوێن کەسێک کەوێ، با شوێن کەسێکی مردوو بکەوێ، ئەوانەی کە لە پێشەوە ڕۆشتون و وەفاتیان کردو، خەڵک شاهدی خێری بۆ داون، چونکە کەسی زیندوو ئەمان و زەمان نییە لەسەر عاقیبەتەکەی. هەندێک جار ئینسان پەیوەست ئەبێ بە دنیاوە، کۆمەڵی ئەغرازی دنیاوی هەیە کە یێتە دی ئیتر لە عیبادەت سارد ئەبێتەوە، تەمەڵ ئەبێ. ئەمەش حاڵەتێکە کە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەتاوەکو غەفڵەتت لەگەڵ دنیایە زیاتر بێ، سەدە واتە ژەنگ زیاتر لە دڵتا دروست ئەبێ، کە ژەنگەکە زۆر بوو تووشی فترەت ئەکا، واد لێ ئەکا دەست ئەکرێتەوە، ناتوانانی تاعەت و عەبدایەتەکانە بە ڕێکوپێکی و بە جوانی وەکو جاران جێبەجێ بکەیت. ئەم حاڵەتە بەسەر هەموو فەردێکی موسڵمانە دروست ئەبێ، بەتایبەتی ئەگەر بێت و لە عەبدایەتیە نەگەیشت بیتە پلەی حوب، چونکە سلکێک لە سلکەکانی تەسەوف یا پلەیەک لە پلەکان بریتە لە چی بریتە لە حوب و خۆشەویستی ئینسان تاعەت بە خۆشەویستیەوە ئەکا، زۆر کەم ئەوانە فترەیان تووشە بێ. ئەگەر لە ترس و لە ڕەجا و لەو بابەتە گەیشت بیتە ئەو حەدە لە عەبدایەتیە، جاری وایە تووشی فترە ئەبێت و ئەو هێز و توانایەت نامێنێ لە عەبدایەتی و تاعەت.